خۆشەویستان لە نێو کۆمەڵگەدا کە من ئەو کەسانەی کە دەرئەکەون و خەڵکی با بڵێن سیقە و متمانەیەکی تایبەتیان پێیان هەیە، تەنانەت سیقە و متمانەکە پەیوەندی نییە بە پارە و بە کۆمەڵک شتەوە، ینی زۆر لەوە گەورەترە، ینی تەنانەت بابەتی ژیان، بابەتی نهێنیەکانی ژیانی کۆمەڵایەتی خۆشیان لای ئەو جۆرە کەسانە باسەکەن بە مەبەستی چارەسەرکردنیان. یەکێک لەو توێژانەی کە لە کۆمەڵگەی ئێمەیە هە لە لەدایک بوونەوە هەتاوەکو مردن ڕۆڵی بەرچاویان هەیە، مامۆسایانی بەڕێزی عەمامە سپی و مامۆسایانی میحرابی پێغەمبەرن صلی الله علیه وسلم. لەناو ئەوانیشە ژمارەیەک مامۆستا هەڵەکەون کە دەبنە ڕەمز بۆ گەڕەکێک، بۆ شارێک، بۆ ناوچێک لە ناوچەکان. یەکێک لەو مامۆستا بەڕێزانە مامۆستای مەرحوم مامۆستا عەبدوڵڵای هەنجیرەکە بوو کە لەم شەوانەی ڕابردوودا بە کارەساتێکی دڵتەزێنی ئۆتۆمبیل بەداخەوە گیانی سپارد و خۆی پروردگار با بڵێن سەبووری خانەوادەکەی بدات و خۆشی ئێستا با بڵێن ڕۆحی لە بەهەشتی بەری نابێت ئینشاءڵڵا. ئەم تەوەرەیە با بڵێن پلەی زانستی جەنابی مامۆستای کۆچ کردو و هەروە چمکێک لە ژیانی هەم لە ژیانی لەگەڵ مامۆستایان، لەگەڵ قوتابیان فەقیەکان لە خزمەت زۆر بەڕێز مامۆستا لوقمان عەزیز کە مامۆستای بەڕێز هاوڕێی مامۆستا بووە پێکەوە، تەدریسیان هەبووە پێکەوە لە مەدرسەیەک لەگەڵ فەقیەکانە خزمەتی کردووە. بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵ مامیوانە قسە و باسی ئەم تەوەریە دەکەین. مامۆستا جان بەخێر. سڵای خۆی پەروەردگارتان لەبێ. السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. خۆپاداشتی بە ڕستەمداتەوە. خێستان خۆش بێ یا ڕەبی. مامۆستا جان ئەگەر هەر سەرەتایەک بە حکمی جەنابەت چەند ساڵێک لە خزمەت مامۆستا بوویت و نزیک بوویت لێوەی و پێکەوە لە مەدرسەیەک وانەتان دۆتەوە بە فەقیەکان، ئەگەر لەسەر ژیاننامەی جەنابی مامۆستا عەبدوڵڵای هەنجیرەکە، مامۆستا کێ لەدایک بووە، لەکوێ لەدایک بووە، بۆ پێی ئەوترێ خەڵکی دێرێ بووە، بەڵام بۆ بە مامۆستا عەبدوڵڵای هەنجیرەکە ناوناوبانگی دەرکردووە لە خزمەتای. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وموالاه. پێشەشی دوعای خێر و نزای مۆفەقیم هەیە بۆ بەڕێستان، خی گەورە پاداشتان بداتەوە کە بەڕێستان خەمخۆرانە هەر لە فەوتی جەنابی مامۆستاوە تاوەکو ئێستا بەڕاستی بەدەم کەیسی جەنابی مامۆستاوە بوونەوە بۆ ئەوی کە بەڕاستی لایانی زانستی مامۆستا بگا بە موسڵمانان. خی گەورە پاداشتی بەڕێستان بداتەوە، دەستخۆششمان هەیە بۆ سازکردنی ئەو بەرنامە. خی تەعالا لە قورئاندا دەمێ بۆ ئاياتە دەست پێکەم لە سوورەتی ئەحزابدا کە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. خی تەعالا لە قورئاندا باسی ئیمانداران دەکا، دەفەرمێ لەناو ئیمانداراندا پیاوانێک هەن کەڵە پیاوانێکی خواناس و گەورە هەن کە بەڕاستی ئەوان صدقوا ما عاهدوا الله عليه، ڕازگۆنە لەگەڵ ئەو پەیمانە و ئەو وعدەی کە بەخوایان داوە، ڕازگۆنە لەگەڵ ئەوەی کە دینی ئیسلام سەرخەن، شەو ڕۆژ بخەنە خزمەتی گەلەکەیان، هەروەکو چۆن پێغەمبەران عەلی نەبینە وعەلەیهی السەڵات وەسسەلام کۆڵنەدەر بوون، تێکۆشەر بوون، شەو ڕۆژ بەڕاستی لە خزمەتی ئیسلامدا بوون. بەڕاستی دەکرێ بڵێن ئەم ئاەتە لە شەئنی جەنابی مامۆستادا بتوانین بەکاری بهێنین، چونکە مامۆستا یەکێک بوو لەو زانایانەی زۆر خواناس. بەڕاستی لە تعریفی مامۆستادا ئەم ئاەتە پڕاپڕ بە شەئنی جەنابی مامۆستایە. مامۆستا زانایەکی خواناس و عارفێکی ڕەبانی بوو، یەکێک بوو لە چراگەشەکانی زانست و عیلم و معریفەتە، و جەنابی مامۆستا بانخوازێکی زۆر حەکیم و دانا بوو. مامۆستا زانایەکی کۆڵنەدەر و تێکۆشەر بوو و یەکێک بوو لەو پیاوانەی ئاشتیخواز و موسڵحی کۆمەڵگا بوو. جەنابی مامۆستا نیو سەدا لە تەمەنی خۆیدا، نیو سەدا بەڕاستی لە خزمەتی ئاینی ئیسلامدا بوو، نیو سەدا خزمەتکردن بە حوجرە، بە فەقیەکان، بە میحراب و مینبەر، بە زانایانی ئاینی، بە خەڵکی لادێ و دەڤەری شارباژێر و سلێمانی و هەموو ئەو مەنتیقەی کرد. بەڕاستی بەعزە جارێک ئێمە دەمانەوێت تعریفی کەسێک بکەین و حەقی زانستی تەواو بدەین، بەڵام بەڕاستی وشەکان کۆتایی پێدێ و ئێمە ناتوانین حەقی پێ بدەین. بەڵام مامۆستا هەتاوەکو ئەو ڕۆژەی فەوتی کرد کە
کە هەتا نوێژی عەسر بەیەکەوە لە حوجرەکەدا خەریکی تەدریس بووین. ئەو ڕۆژەی کە جەنابی مامۆستا گەڕایەوە لای خوای پەروەردگار کە بەم حادیسە دڵتەزێنە بەڕاستی هەمومانی بێتاقەت کرد، خەمی خستە دڵی هەموو دەڤەری شارباژێرەوە. ئەو ڕۆژە جەنابی مامۆستا بە ڕۆژوو بوو تاوەکو ئێوارە و جەنابی مامۆستا بەبێ وەستان شەو ڕۆژ بەو تەمەنەی خۆیەوە کە ڕیشی سپی ببوو پشتی چەما بۆوە، بەڵام زۆر کۆڵنە دەربوو، وازی نەدێنا لە خزمەتکردنی حوجرە و فەقێکان. بەڕاستی ئێمە هەر بە سەیرکردنی مامۆستا فێری هیممەت و بەڕاستی هیممەت بەرزی دەبووین کە ئێمە باسی ژیانی مامۆستا بکەین لە خزمەتاندا. شتێکم بۆ نووسیون مامۆستا ناوی تەواوی عەبدوڵای کوڕی سەعیدی کوڕی مەحموودی کوڕی محەممەدە کە جەنابی مامۆستا لە ساڵی 1956 لە گوندی دێرەی سەروو لەدایک بووە. جەنابی مامۆستا هەر سەرەتای تەمەنی مناڵی 3 ساڵ لە قوتابخانەدا بووە. پاشان لە دوای ئەوەی کە 3 مەرحەلە لە خوێندنی سەرەتایی دەبڕێ، باوکی دەینێرێتە لای جەنابی مامۆستا مەلا عەزیزی دێرەیی کە هەر مامۆستا خەڵکی لادیەکەی خۆیان بووە. ئیدی لەوێ جزمی عەمە و تەبارەک دەخوێنێ و پاشان دەڕوا بۆ گوندی ڕەشەکان بۆ خزمەتی مامۆستا مەلا غەفووری بانەیی کە بەهۆی ئەوەی مامۆستا مەلا غەفوور وا دیارە مێردی پووری جەنابی مامۆستا بووە، هەم خزمەتیان هەبووە. زۆرێک لەوانەکان لە خزمەتی جەنابی مامۆستا دەخوێنن، لەوانە عەوامیلی جورجانی، فەتح القەریب، تەصریفی زەنجانی، ئەحمەدی، ئەلموزەج و زۆرێک لەوانانە دەخوێنێ. پاشان مامۆستا مەلا غەفوور دەچێتە بەرزنجە و ئەمیش بەڕاستی لەگەڵ جەنابی مامۆستادا بەڕێ دەکەوێ و وردە وردە وانەکان لە خزمەتی جەنابی مامۆستادا دەخوێنێ و پاشان مامۆستا مەلا غەفوور بەرەو ماوەت بەڕێ دەکەوێ و دەبێتە قازی شۆڕشی مەلا موستەفا ماوەی 2-3 مانگ دەمێنێتەوە و ئیدی مامۆستا مەلا غەفوور جێ دێڵێت و دەچێتە گوندی ئاروزەر بۆ خزمەتی مامۆستا مەلا فەتاحی ئاروزەر کە عالمێکی زۆر گەورە بووە. ئەویش بۆ ماوەی ساڵێک و 6 مانگ کتێبی مختصەر تەواو دەکا و پاشان ڕوو دەکاتە شاری سلێمانی لە مزگەوتی هەمزە ئاغا. لەو مزگەوتەدا بەڕاستی جەنابی مامۆستا لە مزگەوتی هەمزە ئاغا بۆ خزمەتی مامۆستا مەلا شێخ عەبدولکەریم ماوەی 6 مانگێک دەمێنێتەوە و پاشان دەچێتە مزگەوتی حاجی حان بۆ خزمەتی مامۆستا مەلا ئەبوبەکری وەجاخی بۆ ماوەی 7 مانگیش لەوێ دەمێنێتەوە، دەست دەکا بە کتێبی جەمع و جەوامع. پاشان مامۆستا ماوەی ساڵێک دەچێتە مەعهەدەکەی مزگەوتی گەورەی سلێمانی و لە خزمەت زۆرێک لە مامۆستا باشەکانی شاری سلێمانیدا وانەکان دەخوێنێت و هەر لەو مەعهەدەشدا جەنابی مامۆستا تەخەڕوج دەکا. پاشان دەچێتە مزگەوتی بنتەبەق بۆ خزمەتی مامۆستا مەلا مارفی خاوێ ماوەی 6 بۆ 7 مانگ لە خزمەتیدا دەمێنێتەوە. هەر لەو مزگەوتەدا بە ڕێنمونی و وەرەقەیەکی دکتۆر مستەفای پێنجوێنی داخڵی ئیمتیحانێک دەبێت لە شاری هەولێر و هەروەها دادەمەزرێت و لە گوندی باوەمەردە ماوەی ساڵێک دەمێنێتەوە و لە ماوەی ئەم ساڵەشدا بەردەوام هەموو ڕۆژێک هاتوۆتەوە بۆ سلێمانی بۆ دەرس خوێندن بۆ خزمەتی مامۆستا شێخ لەتیفی واژەیی و مامۆستا مەلا ئەبوبەکری وەجاخی و لە هەمان ساڵیشدا لە ساڵی 1980 جەنابی مامۆستا ئیجازەی زانستی وەردەگرێت و هەروەها مامۆستا وەکو خزمەت و کاری مەلایەتیش سەرەتا لە گوندی باوەمەردە دەبێت، لە گوندی باوەمەردە لەوێ لە نزیک ڕاپەڕی بەڵێ نزیکی ڕاپەڕی بۆ بە گەڕێکێک لەو گوندە جەنابی مامۆستا ماوەی ساڵێک لەو گوندە دەبێت، پاشان دەچێتە گوندی هوانە چەند ساڵێک لەوێش دەمێنێتەوە بۆ ماوەی 3 ساڵ دەکرێت بە عەسکەری و پاشان دەچێتە مزگەوتی شافعی لە گەڕێکی ئازادی لە شاری سلێمانی. دوای مانەوەی ساڵێک لە مزگەوتە ئیدی دەچێت بۆ مزگەوتی سەیوانی دووەم، پاشان بۆ ماوەی 7 ساڵ دەمێنێتەوە و اینجا دەچێت بۆ مزگەوتی هەنجیرەکە کەوا دیارە مزگەوتی هەنجیرەکە مامۆستا بۆ ماوەی 21 ساڵ لەو مزگەوتەدا دەمێنێتەوە. وەک دەوترێ مامۆستا یەکێک لە بەڕاستی جوانیەکانی مامۆستا کە هەموو مسلمانان هەز بەو گەورەی مامۆستا دەکەن لە هەر شوێنێکدا بووێ بەڕاستی جێپەنجەیەکی داناوە. وەک دەوترێ ئەو ساڵی کە مامۆستا چوو بۆ مزگەوتی هەنجیرەکە هەروەکو ژوورێک و دیوەخانێک وا بووە کە جەنابی مامۆستا ئەم مزگەوتە گەورە دەکا و هەروەها بە هیممەت بەرزی خۆی مسلمانان و خێرخوازان و خواپێداوان ئەو مزگەوتە گەورە دەکا و کە ئێستا بەڕاستی مزگەوتی هەنجیرەکە خۆتان دەبینیت چ مزگەوتێکی گەورەیە و بۆ ماوەی 21 ساڵ لەو مزگەوتەدا دەمێنێتەوە. ئەو لەقەبەش وەرەگرێت، دواتر هەر ئەو لەقەبەش وەردەگرێت. زۆرێک لە زانایانی ئاینی کە زانایانی ئاینی هەموو تەمەنیان لە خزمەتی گەلەکەی خۆیاندا بووە لەبەر ئەوەی کە بەڕاستی لە شوێنێک لەدایک بوون، بەڵام ئەسنای مەلایەتیان ئەوەندە لە شوێنێک ماونەوە
هەمان بەڕاستی ناونیشانی ئەو مزگەوتیان وەرگرتووە یان ناونیشانی ئەو لادیەیان وەرگرتووە بۆیە مامۆستا ئەسڵی لە دێرەیە لە دەڤەری شاربازژێرە بەڵام ئەم مزگەوتە کە لەبەرەوەی ئەوەندە لە خزمەتی ئەو خەڵکەدا بووە لەوێ مەدرسەی هەبووە فەقەی هەبووە سەدان خەڵکی پێگەیاندوە بەڕاستی بۆیە لەوێ ئەو ناونیشانە وەردەگرێن ناونیشانی مامۆستا مەلا عەبدوڵڵای هەنجیرەکە. مامۆستا بەداخەوە ئێمە مامۆستامان لە دەرزا خۆزگە ئەم بەرنامەکەمان کرد مامۆستا خۆی لێرە بووە و قسەمان لەگەڵاکەدایە بەڵام تەمەەن دەرفەتی نەدا و ئەو ڕووداوە ڕوویدا گەر ئاماژەیەک بە ڕووداوەکە بکەنەوە چۆن ڕوویدا مامۆستا چۆن لەم حادیسە وفات بەڵێ وا دیارە ئێمە هەتاوەکو نوێژی عەسر لەگەڵ جنابی مامۆستا ئێمە بەیەکەوە بووین هەموو ڕۆژان کە جنابی مامۆستا لە مزگەوتی حاجی جەلالی ئاسنگەر کە ئەلحەمدوللیلا سوپاس بۆ خوای پەروەردگار هەتا ئێستا 25 فەقەی لە دوای خۆی بەجێ هێشتووە یعنی ئەو ڕۆژەی کە جەنابی مامۆستا ڕۆح و بەڕاستی گێڕایەوە حزوری خوای پەروەردگار 25 فەقەی لەو مزگەوتەدا هەیە تاوەکو عەسر بەیەکەوە بووین مامۆستا عادەتی وا بوو لە ژوورێکدا لە بەشێکی لە خوارەوە لە ناو مزگەوتەکەدا نۆژەن کردبووە هەوانەی فەقەکانی هەر لێ دەوتەوە منیش لە ژوورێکتر دەرسم دەوتەوە دوا دیارە فەرمووی یەکێک لە فەقەکان کە پێشتر خۆی بەڕاستی ئیجازەی مەلایەتی داوەتێ و ئێستا ئەلحەمدوللا ئیمام و خەتیبە لە شاری سێ سادق بۆ ئێوارەخوانێک لە خزمەتی مامۆستا دابوونە و هەروەها مامۆستا هەمیشە تەبعی وا بوو سەردانی فەقەکانی دەکرد و هەم باوکیشی بەڕەحم بوو بۆ ئەو فەقیانەی کە لەوێن و ئەوانەیشی کە ئیجازەی پێبەخشیون و لە پێشتر لە خزمەتیاندا بووە هەمیشە جەنابی مامۆستا سەردانی دەکردن سەردانی خێزانی هەبوو بە فەقیەکان دەچوو بۆ ماڵیان ئیدی ئەمەش یەکێک بووە لە سەردانەکانی جەنابی مامۆستا وا دیارە پێش نوێژی ئێوارە جەنابی مامۆستا بەڕێ دەکەوێت بۆ شاری سێ سادق کە بە زمانی بە ڕۆژوەوە دووشەممە بووە دەچێت بۆ سێ سادق و بۆ ئەوەی کە لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایان بڕۆن سەردانی ئەو مامۆستایە بکەن و کە لە شاری سێ سادق ئیمام و خەتیبە لەوێ دەبن هەتاوەکو درەنگانی شەو ئیدی جەنابی مامۆستا ئەوەندەی کە مامۆستا ئاریان کە سەیاقی سەیارەکە بووە چوون بۆ لای سەردانم کردووە بە تەلەفۆن قسەم لەگەڵی کردووە کە بەڕاستی ئەویش ئێستا مناڵێکی و خێزانێکی هێشتا لە خستەخانە بەڵێ ئەرەوەڵا زۆر پێویستیان بە دوعای خێرە خوای تەعالا شیفای خێریاندا کە مامۆستا ئاریان هەر فەقەی جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵایە ئیدی ئەو سەیاقی مامۆستا بووە وتی تا درەنگانی شەو لەگەڵ جەنابی مامۆستا بەخوا باش نەسیحەتی کردین قسەی خۆشی زۆر بۆ کردین قسەی ئیمانی زۆر بۆ کردین وتی سبحان الله کە ئەنەما جەنابی مامۆستا کۆتا شەویەتی زۆر قسەکانی ئیمانی بوون زۆر چێژمان لە مەجلیسەکە بینی لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی گەورەی ئەم شارە لە ماڵی مامۆستا مەلا موسلیم کە هەر فەقەی مامۆستا بە لە شاری سێ سادق بەیەکەوە بوونە و تا دەوروبەری دەی شەو ئەو ناوە ئیدی لەوێ بەڕاستی کۆتای وێنەی یادگاریان گرتووە لە خزمەت ئەم مەجلیسەدا بەڕێ دەکەون بەرەو شاری سلەیمانی بۆی کە بێنەوە جێوڕێگای خۆیان بەداخەوە لەسەر ئەم شەستی شاری سلەیمانی لە بەردەم خەستەخانەی فارۆقدا لەوێ جەنابی مامۆستا هەر لە ڕێگا وا دیارە ئەوەندە هیلاک بوو ئەو ڕۆژە کە من چوم عەسر بۆ لای پێوەی دیار و مامۆستا هەر هیلاک بوو چکە مامۆستا تەبعی وا بوو هەموو بەیانیان زوو هەڵدەستا هەموو بەیانیان حەوتونی و هەشت دەهاتە ناو حوجرەکەیەوە ئیدی فەقیەکانی کردبوو کۆمەڵێک بەڕاستی پۆلەوە دەرسی پێدەوتن هەتانی وەڕۆ ووا دیارە تا عەسریش کۆمەڵێک تەعزیە و عیلاقاتی کۆمەڵاتی ئەنجامدا بوو ئیدی مامۆستا هیلاک وتی هەر لە سێ سادق دەرچوون مامۆستا لە ناو سارەکە خەوی پیاکەوت و ئەمە بەڕاستی کۆتا چاو بەڕاستی تروکاندنی بوو لە ژیانیدا وتی مامۆستا خەوی لێکەوتە بوو مامۆستا ئاریان سەیاقە خێزانێکی لە دواوە هەر خەوی پیاکەوتووە مناڵێکی چکۆلەی هێناوی کاکە سوهەی بە کە ئێستا حاڵی زۆر خراپە خوای تەعالا شیفای خێریدا ئەویش خەوی پیاکەوتە بوو وتی کاتێکمان زانی سارێک بەڕاستی بە ئاڕاستەی پێچەوانەوە هاتە بەردەممان و بەڕاستی بۆ چەند مەترێک بەرزی کردینەوە بەرەو ئاسمان و هەر نەمانزانی لە ماوەی یەک دوو چرکەدا سبحان الله وەکە ئەنەما بڵێ قیامەتێک هەستا و هەستمان بە خۆمان نەکرد وتی من زۆر بە ئەو پەڕی بەهێواشی دەڕۆشتم خۆمان بەستبووە جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵا لە پێشەوە دانیشت بوو خەوی لێکەوت بوو ئەوەندە هیلاک بوو ئەو ڕۆژە وا دیارە بە ڕۆژوش بوو ئەوانە هیلاکەتی پێوە دیار وتوێتی مامۆستا مەلا ئاریان من دەخەوم بەڵام تۆ هێواش پەلەمەکە لە ڕێگادا بەخوا من هیلاک و ناتوانم خۆڕا بگرم مامۆستا تەمەنیشی هەبوو ئیدی وتی سبحان الله هەر ئەوەندە بوو ئەمە کۆتا دیدار بوو لەگەڵ جەنابی مامۆستادا
طبعا ما وصلهم يكسر له وفاتي نكردو ببرناري جنرا وخسخانة دوای لێ وفاتی بەڵێ قوربان وا دیارە و کاتە ڕێک لە ڕێگای ئەمبولانسەکانەوە دەیبەن بۆ خەستەخانەی شار لەوێ شەو تاوەکو دەوروبەری یەکی شەو لە خەستەخانەی شار دەبێ عملیاتێکی بۆ ئەنجام دەدەن مامۆستا خۆی تەمەنی هەبوو بەڕاستی خۆی بەڵێ نزیکەی 70 ساڵ بووە خۆیشی بەڕاستی پیری پێوە دیار بوو جەنابی مامۆستا مووەکانی سپی بوو بەڕاستی یعنی بەو تەمەنە شەو هێشتا هەر نەدەوەستا بەڵام لەگەڵ ئەوەیدا بەڕاستی جەنابی مامۆستا کە ئەم حادیسە بوو ئەو زۆر قورس بووە وا دیارەکە دەیبەن بۆ خەستەخانە لەوێ جەنابی مامۆستا بە جۆرێک لە جۆرەکان وەزعی باش دەبێت یعنی زۆرێک لە مامۆستایان کە ئێمە سەردانمان کرد یعنی باش بوو بەڵام بەڕاستی هیلاک بوو لە کۆمەڵێک زامداری بێهۆش نەبوو بەڵێ یعنی قسەی دەکرد باش و بەڵام ئەوەندە هیلاک بوو مامۆستا بەهۆی تەمەنەشی هەر هەبوو بەڕاستی زۆر نەیدەتوانی شتەکان بڵێ بەڵام هەر ئەوەندە دی و ئازارم زۆرە وا دیارە عملیاتێکی بۆ ئەنجام دەدەن تا دەوروبەری 1.5 و ئەو ناوە خۆشەویستان دیارە ئەوانەی کە لەوێنە کوڕەکانی ئەو خەڵکە ئیزن دەدەنەوە و ئەوانە بەڵام دواتر لە دوای 1.5 شەوەوە مامۆستا وەزعی تێک دەچێت و دەیبەن بۆ خەستەخانەی فارۆق و بەڕاستی هەر لەوێ فەوت دەکا و دەگەڕێتەوە بۆ بارەگای خواري خوش به مامۆستایانی ئاینی تقریبا ئەتوانین مڵکی کۆمەڵگەن یعنی وەکو کەسێکی تر فەرمانبەرێ کەسێکی تر نییە هەر بۆ خۆی بێ لە دایرەکەی خۆی لە شارەوانیە لە سەحەیە لە کوێیە بۆ خۆی کە تەواو بووی تر ئیشی نییە مامۆستای ئاینی کاتێک نییە بڵێمە داوامەکەیەتی ئەوە داوامەکەی نییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگەڵ خەڵک لەگەڵ نوێژ خوێنان لەگەڵ ئەهلی گەڕێک بۆ کێشە خێزانی و کێشە کۆمەڵایەتەکان مامۆستا عەبدوڵڵای هەنجیرەکە ڕۆڵی چۆن بوو مامۆستای بەڕێز مامۆستایانیش کە شەو ڕۆژ لە خزمەتی خەڵکدان ژیانیان تەرخان کردووە بۆ خزمەتی خەڵک زۆربەی جار دەوترێ مامۆستای ئاینی ئەوەندە بەڕاستی ئاگای لە خەڵکە و بەدەم مەعاناتی خەڵکەوەیە بەڕاستی ئەوەندە ئاگای لە خێزان و ماڵ و منداڵی خۆی نییە بەڵام بەڕاستی جنابی مامۆستا بە فەعلی لە ژیانی خۆیدا ئەم کردارە و ئەم بەڕاستی عەمەلی جێبەجێ دەکرد یعنی ڕۆژی وا هەبوو کە من دەچووم بۆ دەرسی فەقیەکان دەی مامۆستا هەتا ئێستا 5 تەعزیەم کردووە ماشەڵڵا سەردانی 3 نەخۆشم کردووە لە بەیانەوە سوڵحێکشم ئەنجام داوە یعنی بەڕاستی مامۆستای ئاینی شەو ڕۆژە خزمەتی خەڵکدا بەس مامۆستا نمونەی نەبوو یعنی یەکێک بوو لەو کەسایەتیانەی لە شارباژێردا هەموو شارباژێریەکان بەڕاستی ئەم شاهیدێ بۆ مامۆستا دەدەن کە مامۆستا هەر سوڵحێک هەبایە هەر کارێکی خێری هەبایە هەر بابەتێک کە بە کەس حەل نەکرابایە جەنابی مامۆستا وەکو قائیدێک بانجان دەکرد بۆ ئەو مەجلیسە و بە دوو قسەی خێر و بە دوو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سبحان الله خێر و بەرەکەتی دێنا بۆ ئەو مەجلیسە بەڕاستی مامۆستا یعنی شاهید دەبێ ئێمە شاهیدی بە حەقی بۆ بدەین کە بەڕاستی مامۆستا هەمیشە لە خزمەتی خەڵکدا بووە و جیاواز لە مامۆستاکانی تر و جیاواز لە ئێمە مامۆستای ئاینی ئەو شەو ڕۆژی دانابوو شەو ڕۆژی تەرخان کردی بۆ خزمەتی خەڵک یعنی سبحان الله بەڕاستی مامۆستا ڕەقەمە تۆ بتوانی لە ڕۆژێکدا 5 تەعزیە و 3 نەخۆش و منداڵ ناونان و یعنی کەم فەرز هەبوو لە ماڵەوە بێ ئێمە دائیمەن لە دەرسدا بوو جاری وا بوو لە ئەسنای دەرس خوێندا فەقێکان دانیشت بوو کاتێک دەزانی کۆمەڵە خۆیان بە ژوورە دادەکرد و بە فەقێکان دەوە ڕۆڵەجان ئێوە بڕۆنە سەرەوە دەرسەکەی ئێوە هەردێتەوە بەڵام با ئیشەکەی ئەمان چارەسەرکەم سبحان الله بە دوو قسەی خێری مامۆستا من چەندین جار خۆم بینیومە بە چاوی خۆم لە کاتی دەرس خوێندندا یعنی خەڵک هاتووە کێشەی گەورە لە ڕووی خێزانیەوە سبحان الله کە سەلامی نوێژی دەدایەوە یعنی ڕاستەوخۆ لە ناو میحرابەکەی هەڵنەدەستا جاری وا هەبوو مامۆستا ژن خێزانی بەڕێزی کە بەڕاستی ئەو زۆر وەکو شاخێک بوو لە پشت جەنابی مامۆستا هەمیشە هانی جەنابی مامۆستایەدا لە خزمەتی خەڵکدا بە مامۆستا هەتا خەڵک ئیشی بە تۆ بڕۆ کێشەکانی خەڵک چارەسەرکە خەمی ئێمە نەبێ بەڕاستی زۆربەی جار لە ناو میحرابەکەیدا یعنی بۆ ماوەی 1 سەعات دەمایەوە یعنی چەندین جار بینیمە ئەوە 7-8 کەس سەرەیان گرتووە بۆ جەنابی مامۆستا دەوری لیژنەی فتوای دەبینی بەڕاستی لەم دەڤەری ئازادی و لە مزگەوتی حاجی جەلالدا سبحان الله یعنی دەوری حاکمێکی دەبینی بۆ کێشەی بەڕاستی خەڵک و کێشە کۆمەڵاتەکاندا دەوری پۆلیسێکی دەبینی بۆ ئەوەی کە بەڕاستی خەڵکی نەچێتە سزنەوە 7-8 کەس سەرەی دەگرت
ئەم دەهاتە پێشەوە کێشەی خۆی چارەسەر دەکرد ئەم دەهات بەڕاستی لەگەڵ خێزانەکەی هەر لە ناو مزگەوتە سوڵحی دەکردن ئەم کێشەی تەلاقی هەبوو ئەم کێشەی کۆمەڵایەتی هەبوو زۆرێک لە کێشەکان یعنی جاری وا بوو فەقیەکان ئەوەندە چاوەڕێیان دەکرد ئاگام لێ بوو بە پایەکە و فەقیەکان خەویان لێ دەکەوت چونکە خەڵک و کێشەکان و بەڕاستی مەعاناتی خەڵکی تەواو نەدەبوو. مامۆستا ئێوە لە خزمەت مامۆستا دەرستانتەوە لەو مزگەوتە بوون کە مامۆسای لێ بووە جا هیچ یادگاریەکەت هەیە لەگەڵ مامۆستایە کە باسی بکەیان چی لە مامۆستاوە فێر بوون؟ واللهی بەندە لە مامۆستاوە زۆر شت فێر بووم. يعني من لەگەڵ ئەوەی کە لە خزمەت جنای مامۆستادا مدەڕیز بوون لە حوجرەکەیدا کە ئێستا 25 فەقی 25 نەمامی بەجێهێشتووە بەڕاستی زۆر دەرس و وانەی گەورە لە مامۆستاوە فێر بووم. یەکێک لەو وانانە کە لە جنابی مامۆستاوە فێر بووم سادەیی جنابی مامۆستا. يعني مامۆستایانی بەڕێز تەسەوری ئەوە ناکەن کە مامۆستا دەرسەکەی تەواو دەکرد و کێشەی خەڵکی چارەسەر دەکرد بە مجێورەکەی دەوت دوو مجێوری لێبوون ئەو مزگەوتە بەخوا زۆربەی جار نەیدەهێش ئەوان حەوشەکە و دوو لە ڕووی بەڕێستان و جەماعەت تەوالێت و دەستشۆرەکان شۆن مامۆستا خۆی ماسیحەکەی تاو دەدا لە ناو مزگەوتە بەو تەمەنی خۆیەوە دەستشۆر و حەوشەی مزگەوت و ناو مزگەوتەکەی پاک دەکردەوە. يعني ئەوە وانەیەکی عملی بوو کە بەڕاستی من لە خزمەتی جنای مامۆستادا فێر بووم کە هەمیشە مامۆستای ئاینی دەبێت لە خزمەت مزگەوتەکەیدا بێ. يعني بانجی فەقیەکانی دەکرد ئێوە ڕۆڵە جان ئێوە ئەگەر دەتانێت بن مامۆستای ئاینی بەڕاستی دەبێت خزمەتکار بن دەبێت خزمەت لە ناختاندا هەبێ دەبێت ئێوە خزمەتکاری خەڵک بن بەڵێ لە مەجلیسدا لەسەرەوەنا بەڵام دەبێت لە ڕووی ڕۆحیەت و ناخەوە لە خواری هەموو خەڵکەوە بن. هەمیشە جنای مامۆستا دەیوت ئیشەکانی خۆتان بەکەم بزانن. والله ئەوە نەسیحەتی فەقیەکانی دەکرد ئەو کارانەی کە ئێوە دەیکەن بەکەمی بزانن خۆتان بە گەورە دانەنێن تەواضع هەمیشە بە نەسن کیبر بێتە دڵتانەوە و ئیشی خەڵکیش بە گەورە بزانن ئەگەر دەتانەوە گەورە بن. سادەی مامۆستا بەڕاستی یعنی هەموو ئەم چواردەوروبەری مەجید بەگو و هەروە هەنجیرەکە کە 21 ساڵ لەوێ بووە بەڕاستی مەگەر ئەوان بێت تعریفی مامۆستا ئەی هێمنی لەسەر خۆیەکەی بۆ ناڵی مامۆستا سبحان الله هێواش قسەیەک لەسەر خۆ بەبێ دەنگ مامۆستا قسەکانی وەکو بەڕاستی دەرمان وابوون. يعني زۆربەی جار ئێمە يعني بەعزە خەڵکێک هەیە سڵح و ئاشتەوایی دەکە هەر لەوێ تێکی دەدا بەڵام جنابی مامۆستا بە هادئیەت و لەسرە خۆی هەر سبحان الله بە 4-5 فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو عیلاج و دەرمانێک وا بوو ئەو مەجلیسە زۆر هادئی بوو لە ناو مزگەوتە بە تایبەتی ئەم چواردەوروبەری مزگەوتی حاجی جەلال دائیمەن دەیوت مامۆستا بەشەکەی من وایە هەمووی ماشەڵڵا پیر و پەککەوتە بوو لە ناو مزگەوتە سبحان الله ریزی یەکەم و سێ ریزی دواوە هەمووی پیر و پەککەوتە بوون جا تەعاملکردن لەگەڵ خەڵکانی بەتەمەن بەڕاستی یعنی قورستر و پێویستی بە بەڕاستی هێمنی زیاتر هەیە بۆیە مامۆستا سبحان الله ئەو هادئیەی تیا بوو. مامۆستا ئێستا مەدرسەکەی و فەقیەکان لە چه حاڵێکدان طبعا بێگومان خانەوادە بەڕێزەکەی خێزانی کوڕوکس و کوڕزا و چەزای ینی لە حاڵەتێکی زۆر تایبەتی ناخۆشدا نەزاین بەڵام ئێستا هاوڕێکانی مامۆستاکانی مەدرسەکەی و جەنابتان فەقیەکان ئەم شۆکە بەریداون بەڕاستی. والله مامۆستا بەداخەوە یعنی ئەم مەساتە گەورە ئەو مصیبەتە گەورە لەگەڵ ئەوەی کە ئێمە ئیماندار نەباینە و مسلمان نەباینە و ئیمانمان بەخوا نەهێنابایە زۆر قورسە لە دەستدانی کەڵە پیاوێکی وا گەورە. فەقیەکان هەتا من ئەم شەو تا درەنگ لە خزمەتیاندا بوو پرسەکەی جنابی مامۆستا تەواو بوو هەتا وەکو ئەم شەوش بەڕاستی گریان و فرمێسێک لە چاوەکاندا هێشتا نەبڕابوون و بەڕاستی زۆر لەسەر دڵیان قورسە چونکە لە ئەسنای ژانیاندا زۆر وانە لە جنابی مامۆستا فێر بوون. بەڵام ئێمە مسلمانین جنابی مامۆستا هەمیشە لە مەوعیزەکانیدا باسی مردنی دەکرد ئێمە ئیمانمان بەخوا هێناوە کە هەر قەدەرێک لەلایەن خواوە بێ ڕەتبوونەوەی نییە بۆیە وەکو مسلمان بەڕاستی تەغذیەی ڕوحی خۆمان دەکەین کە دەڵێن ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. مردن ئەو مصیبەتە گەورەیە پێغەمبەرانی نەبواردووە پێغەمبەران لە ئاستی مردنا چۆکیان داداوە بۆیە نەک جنابی مامۆستا هەمومان دەبێ بەو ڕێگایەدا بڕۆین كل نفس ذائقة الموت. ئەگەر بێت و بیر لە ژیانی مامۆستا و مەرحەمەتی مامۆستا بکەینەوە لە دڵمان قەت دەرناچێ
بەڵام کە لە بەلایەکی تربیر دەکەینەوە ئێمە مسلمان و ئیمانمان هێناوە بە خوای پەروەردگار دەبێت بەڕاستی ڕازی بین بە قەدەرەکانی خوای پەروەردگار. فەقیەکان زۆر لەسەر دڵیان قورسدە تا ئێستاش ئەم شوکە بەری نەداون، چونکە تاوەکو عەسر لە خزمەت جەنابی مامۆستادا بوون، دەرسیان خوێندووە. هەتا یەکێک لە فەقیەکانی ئەم شەو بەڕاستی هەتاوەکو ئەم شەویش هەر گریان لە قورگی داوو دەیوت من کتێبێکیان 2 پەڕەم مابوو لە خزمەت مامۆستادا. بەهۆی ئەو مەجلیسەوە کە مامۆستا بە زبانی بەڕۆژەوە وازی لە دەرسەکە نەهێنا، ها دەرسی بە 2 پەڕەم مابوو، وتی کاکە مەلا مەحەمەد تازە من ئەو مەجلیسەم هاتوۆتە بەردەم و ئەویش هەر فەقی خۆم بوو و دعوەتی کردوم با بڕۆم بۆ لای ئەو، بەڵام ئینشاءالله بەیانی ئەو کتێبە تەواو دەکەین. ئیدی بەڕاستی ئەم یادگارە لەبیر ناکرێت. من زۆر قورسە بۆ فەقەیەک تەمەنێک لەم فەقانەتیاتی 7 ساڵە لە خزمەت مامۆستادایە، شەو ڕۆژ بەڕاستی لە دەرسەکانیدا لە مەوعیزەکانیدا هەمیشە لەگەڵ مامۆستا بووە، کەواتە بەڕاستی ئەمە لە بیرکردنی قورسە. بەڵام هەمومان بەڕاستی ڕازین بە قەدەری خوای پەروەردگار دەڵێن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. مامۆستا ئێمە هەر زانایانی گەورەی کورد، شاعران نووسەرانی گەورەی کورد کە لە مێژووە ئێستاش باسەکرێنەوە هێنە سەرزار پەروەردەی مەدرسە و حوجرەکان بوون. سەرڕاوی کێسا خوێندن بەرەو پێشچووە و چەندین شوێن هەیە ناوەند هەیە بووی کە تاکێک پێ بگەێنێت لە ڕووی زانستیەوە، بەڵام حوجرەکان کەم بوونەتەوە. کەچی هێشتا مامۆستایەکی وەکو مامۆستا عەبدوڵڵای هەنجیرەکە مامۆستا بەڕێزەکانی تر هێشتا لە خزمەت حوجرەکانە و فەقێ پێگەێنن. ڕۆڵی حوجرەکان چییە؟ بۆچی هەتاوەکو ئێستاش ئەم مامۆستا بەڕێزانە هەندێکیان لە حوجرەکان ماونەتەوە و نمونەی مامۆستا عەبدوڵڵا خزمەت بە فەقیەکەن و تاک لێەوە پێگەێنن؟ دەستت خۆشە مامۆستا گیان، بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر جەوهەریە. حوجرەکان بەڕاستی هەر لە کۆنەوە هەتاوەکو ئێستا دەوری مەدرسەیەکی گەورەیان بینیوە. حوجرەکان وەکو لانکەیەک وابوون، وەکو دایک و باوک وابوون کە چۆن لە خزمەتی ڕۆڵەکەیدا بە شەو بە ڕۆژ. فەقیەکان کە هەر لەو کاتەیەوە کە وەعدی مەلایەتی دەدرن دێن بۆ حوجرە، ئیدی خوا حافیزە لە دایک و باوکیان دەکەن، بەڵام حوجرە وەکو باوەشێکی هادی وا بووە بۆ مامۆستایانی ئاینی. و بەڕاستی ئەم حوجرەی بە تایبەتی جەنابی مامۆستا کە فەقیەکان ئێستاش هەر دێڵێنەوە مامۆستا لە باوک زیاتر بە بۆ ئێمە. یعنی تۆ حیساب کە ئێمە مانگی جارێک 2 مانگ جارێک فەقیەکانمان ئیزن دەدایەوە، ئاخر تۆ 2 مانگ جارێک ئەم فەقیەیە دەبێ بڕواتەوە لانی کەم تاوەکو مانگێک لە بۆنی دایک و باوکی تێر نەبێ، بڕواتان بێ لە دوای 2 ڕۆژ ئازاد دێنەوە بۆ حوجرەکە، چونکە وەکو مڕەبیەک و وەکو مەدرسەیەک و وەکو بەڕاستی جامیعەیەکی گەورە حوجرەکان ڕۆڵیان بینیوە. بە تایبەتی مامۆستا عەبدوڵڵا نمونەی مامۆستایان بووە کە لە هەر مزگەوتێک بوو بێ ئیلا حوجرەیەکی هەر دروست کردووە. خۆی حوجرەی حاجی جەلالی ئاسنگەر ئەم مزگەوتە حوجرەیتیان نەبووە، بەڵام مامۆستا ئەوەندە ئازا بوو، ئەوەندە بوێر بوو، ئەوەندە خەمخۆری فەقێ و مامۆستای ئاینی بووە، لە هەر مزگەوتێک بوو بێ ئەو ئیجازەی کە وەختی خۆی لە هەنجیرەکە دەریهێناوە هاتوۆتە نەقشەبەندی هەر لەگەڵ خۆی فەقیەکانی هێنا بۆوێ. طبیعی پۆلێکی زۆر کە من لەوێش لە خزمەتیاندا بووم تەخەڕوجیان ئیجازەی مەلاتیان وەرگرت. ئەنجا لە مزگەوتی نەقشەبەندی تەکلیفیان لەکرد هاتە مزگەوتی حاج جەلالی ئاسنگەر، هەر لەوێشەوە بە هەمان شێوە ئیجازەی حوجرەکەی هێنا بۆ ئەو مزگەوتە کە بەڕاستی خەمخۆر بووە. هەرگیز مامۆستا بێ فەقیه نەبووە، هەمیشە مامۆستا لە ژیانیدا ئەگەر چی جەنابی مامۆستا وەکو کوڕەکانی 2 کوڕی هەیە، مامۆستا ئەحمەد و مامۆستا ئارام، زۆر کەساتێکی جوان و چاکن، وەکو ئەوان مامۆستای ئاینی نینە، بەڵام بەڕاستی مامۆستا ئەوەندە خزمەتی خەڵکی کردو، ئەوەندە فەقی پێگەیاندووە، هەموو ئەوەی کە دوێنە لە تەعزیەکەدا بوو خۆی بە قوتابی مامۆستا دادەنا، هەمووی خۆی بە کوڕی جەنابی مامۆستا دادەنا، چونکە بەڕاستی ئەمانە لە خزمەتی مامۆستادا ئەدەبیان وەرگرتووە. مامۆستا هەم باوک بووە، یعنی خزمەتی کردوونە. ئێستاش یەکێک لە سیفەتەکانی مامۆستا ئەوە بوو، من چەندین جار بە چاوی خۆم بینیومە کە مەعاشی ئەوقافی وەردەگرت دەهاتەوە فەقیەکانی کۆ دەکردەوە، هەموو فەقیەکانی کۆ دەکردەوە، پێشەچی مەوعیزەیەکی باشی بۆ دەدان. ڕۆڵە جان ئێوە دەتانێت بن بە مەلا، مامۆستایەتی ئەوایە هەمیشە پێی دەوتن ئێوە دەبێ یەکەمینشت تەقوا لە دڵتاندا بێ، خواناسی لە ناختاندا بێ، ئێوە دەبن بە مەلا دەبێت نوێژی بەیانە لە پێش هەمووان لێوێ بن، دەرسێکی باشی دادەدان، ئەنجا دەستی بە جیفانی دادەکردن وەکو باوکێکی بە وەفا یەکە بە یەکە مەعاشەکەی دەدا بە فەقیەکان.
چەندین جار من بە چاوی خۆم ئەوم لێ بینیوە چەندی جار دەیوم مامۆستا لوقمان بەخوا لە خۆم و لە ماڵ و منداڵمی دەگرمەوە دەیدەم بە فەقیەکان حەز دەکەم خۆم برسی بم خۆم بێنان و ئاو بم بەس حوجرەکەم برسی نەبێ بۆیە زۆرێک لە فەقەکان ڕویان لە جناوی مامۆستا دەکرد و ئەو فەقیانی کە ئێستا ئەو مامۆستانی ئیجازەی مەراتیان لە خزمەتی ئەودا وەرگرتووە ئەو شاهیدە بۆ مامۆستا دەن مامۆستا یەکێک لە طبیعەتەکانی زۆر سەخی طبیعەت بوو زۆر بەخشندە و هەمیشە لە وتارەکاندا باسی سەدەقەی دەکرد بەخوا مامۆستا بەفعلی ئەو سیفەتەی تێدا بوو حەزم کرد ئەوەش باس کەم کە مامۆستا یعنی جگە لە حوجرەکەی جگە لەوەی کە حوجرە بوو خەڵکی پێدەگەیان بڕواتان بێ وەکو دەستگاکی خێرخوازی وا بوو یعنی چەندین خەڵکی لە خۆ گرتە بوو چەندین هەتی و کە مانگانە دەهاتن لەلایەن جەناوی مامۆستاوە پارەیان وەردەگرن ئێستاش لە ئەسنای تەعزیەکەدا چەندین خەڵکم دەبینی دەهاتن بۆ لای ئەهلی ئەو تەعزیە و ئەوانەی کە تەعزیەکەیان بەڕێوە در بۆ لای کوڕەکانی ئێمە مامۆستا ئەوا بووە لەگەڵمان مامۆستا چەندین ساڵە پارەی هەتیوانەمان دەداتێ و ئەوانەی فەقیەکان یعنی زۆر بەڕەحم بوو مامۆستا نازانین لەکوێی مامۆستاوە دەست پێ بکەی بەڕاستی گەورە پاداش بات وڵا هەچەنە لەسەر ژیانی مامۆستا بڕوین هێشتا کەمە بەڵام مامۆستای بەڕێز کات لەوە زیاتر دەرفەت نایەت زۆر بەڕێز مامۆستا لوقمان عەزیز هاوڕێی مامۆستای کۆچکرد و سواز بۆی لەم دەرفەتە لەگەڵ مابووی خۆی گەورە مامۆستاش بە باشتی بەرین شاد کات و خانەوادەکەشی سەبوریان بێ ئەگەر یەک قسەی کەمت مابێت کەمتر لە نیو دەقە سواست دەکەم وەڵاهی خۆزگا کاتەکەمان زیاتر بە چونکە ژیانی مامۆستا زۆر لەوە زیاتر هەڵدەگرێ بەڵام بەڕاستی حەزم کرد ئاماژە بۆ سیفەتە مامۆستا بدەم کە مامۆستا ئاوەدان بوو بڕوات هەمێ مزگەوتی حاج جەلال کە هات مزگەوتێک بوو ئەویش هەر وەکو ژوورێک وا بوو مزگەوتێکی کۆن بێ خزمەت بەڵام سبحان الله مامۆستا لە ماوەی ساڵدا یعنی ئاوەدانێکی زۆر عەجیبی هەبوو و یەکێکتر لە بەڕاستی بابەتەکانی مامۆستا کە ئەویان ئینشاءالله کۆتا بابەت بێ یعنی شەوانە مامۆستا وتاری هەبوو کۆتا وتاری مامۆستا باسی مردن بوو سبحان الله و وتاری سیویەکی دا مامۆستا یعنی جمعەیەک ناجمعەیەک وتاری هەبوو ئەو جمعەیە کە وتاری داوە جەنابی مامۆستا باسی عەهد و پەیمانی کردووە کە دائیمەن مامۆستا دووربین بوو باسی ئەوەی کرد کە ئاگاتان لە عەهدتان بێ ئاگاتان لە دەنگتان بێ ئاگاتان لەوە بێت چێت خۆش دەوێت وەلا ئەد بۆ چێ هەیە و ئەو جمعەیە کە مامۆستا وتاری نەبوو جمعەیەک ناجمعەیەک وەکو وەفایەک بۆ لادەیەکەیان هەموو جمعەیەک لە سلێمانیەوە سارەی نەبوو بەڵام هەموو جارە سارەی دەگرت لە ڕێگای تەکلیفەوە دەچوو بۆ لادەیەکەیان جمعەی دەخوێندەوە و ئەنجا دەهاتەوە بۆ شاری سلەیمانی خوا گەورە سەبووری کەسوکاری هاوڕێیانی مامۆستا و هەموو فەقیەکانی بات بەڕاستی داخێکی گەورەیە لێرەوە ناتوانین تاو باس لە هەموو ژیانی مامۆستا بکەین بەڵام ئومێدەکەین توانی بێتمان سەرگوزشتێک لە ژیانی مامۆستا بخێنە ڕووبۆی ئەزیز و خۆشەویست